كاغو جان بخير بي اخوا باسی جناب دەکەم قوربانم ئەرکتان کێشاوە و مەمنونین اخوا بخير بي سڵاوی گەورەتان لێ بێ یا ڕەبی يا اخوا كاغوميت هو مدحت كبابچی زۆر بخير بي قوربان سپاس دەکەم پێشەوەی بچمەناو خاوەنددارێتی ئەوەی کێسە ئیشێکی جوان لەم کوردستانەکەن پێشەوەی بچمەناوە طبعا ئاگدارین جەنابتی نیکێکی لە گەڕاوەکان لە ئەوروپا بوو ژیانە لە ئەوروپا بووە غەریبی و چەشتووە ئیش و کارە لەوێ کردووە پێم خۆشە ئەوە بزانم جەناب بۆچی لە ئەوروپایی کە بە بەهشتی ئەزانن بۆچی لێو گەڕایتەوە ئێستا لێرە کارەکەی وڵی بڵێتون لەڵی کوردستانیش چەنەهایی وەکو منی پێویستە یعنی خاکە ئێمە بەجێمانێشتوە لەوانەیە لە شتێکی بەسیتی شۆ بێ ڕۆشت بووین بەس ئەوروپاش ئەوە نییە کە خەڵک باسیەکە بەخوا ئەوە نەخۆش وایە بەجێم نایەشت ناهاتمە بۆ ئێرە سپاس بخوا من لە ناو خاک و وەتەن و نیشتمانەکە خۆمان مرتاحم الحەمدولیلا شتێکیشمان پێ جار بەجارێ زەڕور بین نەخۆشیە بێ عیلاجێ بێ پێویستیە بێ سەفەرێکی بێکەم و یەمەوە ئەوە سپاس بخوای گەورە ڕاست لە طبعا لە ئەوروپا بووی بەڵێ هۆکاری سەرەکی چییە مەسەلەن تۆ نەوتوانی لێ بحەسەیتەوە بەحەوێتەوە لە ئەوروپا و گەڕایتەوە بۆ کوردستان بوو خوایە نەگونجانەکەم لەوێ مەسەلەن ینی تۆزێک من خۆم بەڕەح بم باوکیشم وایە گوێم لە دەنگی باوکمە بەدڵم پڕەو لە گریان ئەمە بوونیەتە مەسەلەن هەموو کەسێ لەوانیە خەڵک دایکی مردووە باوکی مردووە هەر نایەتەوە سەرێکیش نایە ینی ژیانەوە نایانێ بەخوا مردیشی لەم خاکە جوانی خۆتا بە خاکە پسپێرنەوە نیعمەتە بە هەموو کەسێ ناگونجێ ئەمە نیعمەتە ئەوروپاژەوە نییە بەخوا ئەوە نەبوو کە من تایە دیم ینی شتێکە پێ بێ بۆ سەفەر کافیانی ژیان نییە زۆربەی زۆری حەزەکا بێتەوە بەزیتر بە جۆری گونجان و وەز ئێرەژ الحەمدولیلا خراپ نییە سپاس بخوا ڕاست ینی ئەو گونجانە ئەو هیچ هەستی غەریبی لەوە چی هەڵی پێچا بێتی هات بیتەوە ئەمە بەشێک بووە بەڵام ئەوروپا ئەو بەهشتەیە کە ئاوا خەڵک باسی ئەکا ئایا گەنجێک ئەم پرسیارەکەم با بکات گەنجێک ئەو تاقە وزەیە کە لە ئەوروپا سەرفیەکە لەم کوردستانە سەرفی بکە باشتر و وەزعی خۆشتر نابێ بەڕۆڵە منەڵێم شەڵڵا 10 ساڵەمە پێش بەهاتمایەتەوە بەس باوکم دایمەوەی دەوێت هیچ نەبێ با شتێک پێ بێیتەوە ڕاستی شێکردیانە تا جنسیەکەم بەرنەگرت قەراریەوەم نایە بە دایمی بێم وتی با شتێکە پێ بێ هیلاشی و مانی و ڕێی قاچاق و قوربەسەری بچێشاوەخوا 5 ڕۆژ لە یەک تا بین کەس نەیزانی مایم بمزانێ ئاوایە نەشوونەکەمان باشتر بوو خۆ ڕەفیقی ئێمە هەر مردووە خنکاوە ینی ئەوەیە ئەوروپاژەوەی بۆ عادەت و تەقالید ئێمە نابێ کاکە ینی حرمەتم هەیە لە زۆر حاڵەتە ناتوانی زۆر تەسەڕوفات بە ماڵ و مناڵەوە بکەی ناتوانی خۆ عیب نییە سیستەمی وڵاتەکە وایە ینی بۆ ئێمە ناگونجێ بۆ من ناگونجا حەزم لێ وایە ئەمامەوە لەبەرەوە ئێرەشم هەڵبژار حەزم لەوێ نەبوو ئەو خۆشەش نییە کە خەڵک زۆر بە تامەزی باسیەکان بەخوا ئەوە نییە کە لە فلیمەکانە هەیە فلیمەر فلیم دەتی باوکم فلیمەوە فلیمە بەخوا ئەوە نییە نە بەخوا خۆشە مەجموعەی ئاراستی جوانی هەیە سەر ڕۆژیشان لە مەتاری ستۆکۆڵم لە ئێرلەندا حاڵەتێکمان بەسەر و ژنێک بوو فەقیرە جوازەکەی بیرچوو بوو جوازی جنسیەکەی بیرچوو بوو جنسیەکان تەمعەن هەمووی سوورە جنسی ئەوروپا بەرگی جنسیەکان لێگەچی لە باتی خۆی نابووی مێردەکەی نابوو ئێ فەقیرەش بمە مەتار داماوە نەیەزانی چی بکات دڵی پڕ بوو لەگەت ناژڕوانی بڕۆیتەوە مەتار دوورە و کاتی تیارە و دووسێ سیفاتی جوانی تیارە و قیتار و مەجموعەی التیزامات چاوەڕێی کەس ناکات لە موعیدی خۆیان ڕۆ هەر لە مەتار لەناو مەتارە بە چارەکی 20 دقیقە یەکسەر بردیانە ژوور و ئافرەتێ بوو فەقیرە دوای هاتەوە بۆی باسکردین وتی دوو ڕسمیان گرتووم دوو پۆلیس هاتن بۆ لای کچ و کوڕێ بوون وتی دوو ڕسمیان گرتووم توانە کامیان جوانە وتم وەڵا ئەویان ئەمەیان تۆزێ سترێسم تایە لەمەیانم بۆ دانێن وتی بە 10 دقیقە 20 دقیقە جوازەکان بۆ دەرکەوتیان بڕۆ سەفەرێکی خۆش و ئەو شتانەش ڕۆیە ئەم شتە جوانانشی تایە ئەو شتانەشی تایە کە بۆ ئێمەمانە نابێ مەسەلەن خەڵک فەقیرە زلێکی لە مناڵەکەی یاوەیان خوانە خواسە بە مناڵەکەی لە مەحەتێکی قیتار ڕای وەشانەوە ڕای کێشاوە مناڵەکان لێسەنەوەتەوە برادرمانە بوو خەڵکەوە زۆر هەبوو بەخوا برادرمانە بوو سەری سفر کرد تێک چوو مناڵەکان لێسەنەوە ئەمانەش بە حساب مافی مرۆڤێ کاک چەکە و گەورە بێ ناوێری پێی بڵێ دانیشە ناوێری پێ بڵێ مەچۆر بۆ دیسکۆیەک ناوێری پێی بڵێ مەچۆرە دەرەوە کاکەمانش بۆ ئێمە ناوێت لە کللتور و ئاینی ئەمە جیاوازترن زۆر قورسە ینی بەڕاستی قورس باشە بەجددیش ئەوروپا پارەپیاکردنی نەماوە خۆی کە لەوێ ئەزانێ یعنی ئەوەی کە دەست دەکەوێت پێی بژیت و قەناعەتی پێی بووتەوە باشە لەوانەی ئەو پارەی لێرە هەبێ لەوێ نەبێ باشە ئەو ئیش جوانی کە تۆ لێریشیشی پاک و ڕێک و بێک بە خوش دەرو ڕەحمەتی لێکاتەوە ئیشە حەڵاڵ و جوان بوو خوا دەرو لێکاتەوە ڕاستە ئەسەم پێشەوەی بچمەنە ئەو تەفاسیلی لە ئەوروپا ژیان چۆنە مەسەلەن بۆ گەنج چۆن ئەوڕاچکە تۆ
تێپەڕیوی بەس من سەیرم لە شتێکیت گەنج داوای ئەوروپا کاوەڕوە طبعاً پێشەوەی بڕوا بڕی چەند هزار دلار سەرفەکاتە ئەگاتەوێ ئەڵڵا ئەگەر بگا لەوەی ئەچێت بەڕی قاچاق و چەند ڕۆژێک لێ با بڵین لە هەر وڵاتە و جیاوازە لەوانەیە بە چەند ڕۆژ خۆی نەشوە عەزیێت باشە سەیرم لەوەیە ئەم هەموو عەزیێتە ئەکێشن ئەو پارە ئەدەن لەوێش بە 10 ساعات و 12 ساعات کارەکەن ئەم ئینتیما بۆ نییە بۆ نەتەوەی خۆیان وڵی بەداخەوەتە خەڵک قەناعەتی شوای لا دروست بە گلەی لە ماکە گلەی لەواکە گلەیەکە بەڕف ئێمە ئیستش لە زۆر وڵات باشترین ینی ئەو قەناعەتی خۆمانە گەر هەمان بێ لە وڵاتەکەی خۆمانە بڕوان پێ بکە و دڵە خۆشی لە ناو کەس و کار و ئەم خەڵکە و ئەم مجتەمع جوانی خۆمانە هەیە لە هیچ شوێنەکان نییە کاکە بەسپاسی ستایش بێ بۆ خوا نیعمەتە خوا بەم ئیسلامە جوانی گەیانوونی کاکە ئەمە فەزلێکە هەموو کەسێتیان نییە بڕۆ بەعزێ وڵات و بەعزێ دین و دیانەت هەیە تۆ نیعمەتێکە دێ لێرە گەورە و بچووکی هەیە حرمەتی باوگەیە حرمەتی دایک هەیە ڕێزی خزمایەتی هەیە سەردانی خەڵک هەیە میوانی بۆ شتانە وەرە ئەوروپا خواخواتە بچیتە ماڵەوە خۆ بشووی توی دانیشیت خواخوا دەرگا خەڵکی شخصا نەکەی کاک واو لێت ئیشەکە واو لێکە بەجددی تووشی کە ئابابی تووشی نەخۆشیەبی تووشی شەکرابی تووشی زەختەبی هەر لە خۆشتە بۆ دروست بێ کە ئابەیەکە واو لێکە بێکەسی واو لێکە خۆ من هەرزار برادر و هونەرمەند و ڕۆژکەریم و کاکە پەیوەند و میکایل هەر دراوزە یەکتریژمی لە ئەتسباری لە ستۆکۆڵم مەقسەم چی ینی واو لێت ینی بەزەی و بەبوو خەڵکە جوانایەتەوە هەمووی پیر بوو سەر و سپیسی لە ئیشکردنە بەداخەوە هەمووشی ئیشەکە خۆی تو بخۆ بڕۆیەک لەسەر سۆسیال بژیت بە 200 دلار 400 دلار ناژیت ینی نانسکی ئەگەر بژیت ینی ئەو ژیان نییە ئەنێرن بە شوێن تا ئیلتیزاماتی تایە موعیدی مەکتەب عەمەلە بۆیە موعیدی ئەنواع شوێنە بۆیە بزانن ماویت نەچوی بۆ سەفەر هەر ڕۆشتبی هەمی لێ بڕن هەمی لێ سنەوە و هەموو کەسێ حاڵەتە ئازانێ باشە خێزان لە کام لا گرنگی زیاتری پێدرێت لە کوردستان یان لە ئەوروپا وڵی لای من ئەم عادە و تەقالێدی خۆمان جوانترە ناکڕێ ملیۆنها دلار ناکڕێ کللتوری لەوێ لەوانەیە بڵی مافی ئافرەت زیایە بەس مافی ئافرەت زیایە بۆ مسەیتەر بوون بەسەر پیاوە ینی احترامە حرمەتی پیاوەکە نییە ینی تۆ بڵێ تو نەڵێ ئافرەت دایمە مسەیتەرتر و زاڵترە بەسەرەوەی کە مەسەر حساب بۆ پیاو ناکە خۆی تربێتی مناڵەیە خۆی ئەوواکە پیاویش لەو کاتەیە ئەو قیەم و شخصیاتە جوان و نامێنێ ینی لەل هەز بە بوونی خۆت ناکەی کوردەواریە لە پیا و تۆ ئافرەتیان نافرێت واقعی بڵێن ئێمە شتێک نییە بڵین خوا نەخوازە باشی خراپاکەین یا باشی باشاکەین یا باسی شتێکەکەین شتێک نییە ببێ بە قسە بەس واقعیەک هەیە ینی بەعزی حرمەتم هەیە بازی خانەوادە و بازی خەڵک کە ئەکەوێتە سەر ئیشی سپی خۆی و ئەسکەوێتە سەر مەجموعەشتی خۆی ینی تر جیابوونەوە لەگەڵ پیاوە مەجموعەشت دروزە بێ خەم و خەفەتی بێ خۆی کاکە نەفسیان زەڵدە لێدەیە ئینسان پیاو چی ئینسان چییە بنیەتی ئینسان چیە ینی لە مەجموعە شتەکەویت خەفەتی پێوە خۆی ئەوەیە مۆزوعەکان ینی واو لێیەکە دایمە تا مەزروی وڵاتەکەی خۆبی بەس نییە ناو کەس و کارای کەسێکە خوشکێک و باوچێک و برای لەگەڵ تا چواردوو کاکە ئەوەش نەبێەوە حسابی وەژمە هەر مەجموعەیە برادر و خۆشەویستە دێ بە خوێن و بەدڵ لەگەڵتان ڕاست پەنجەیەکە خوێنی لێ دەکەس بە خەسەخانە بە دیارتوێ لێرە لەوێ مناڵێکە دەبێت تەلەفۆن بۆ زەلامێ بکەڵێ وڵا لە ئیشم داوای لێ ورنەکەم ناتوانێت نایێت بۆ لاو ناشکرێ ینی سیستەمی وڵاتەکە ژوایە ینی خۆ بەدەستوانی حەقی شێتی کابرا نەچێ بۆ ئیش دەریەکەن لە ئیشەکە ناژی ینی ئەگەر ئیشی ژنەکە ناژی ناتوانیت ناچێتە سەر ینی بەڕاستی وڵا بارودۆخی ئەوەی کە زۆر جار گەنجان هەوڵە دەمچن بۆ دەرەوە بۆ ئەوروپاوانە بەشێکی لایەنی کۆمەڵایەتی ئێستاکە مەسە جەناب ئەوەی کە سەرنجم دای زۆر پابەندی بە عورف و کللتور و بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ڕەحمیانەتێک هێرە هەیە پەروەردەی باوکمە مەسەلەن ئێمە بۆ جوانی شانازی پێوەکەین کە باوکێکی خۆی گەورە باوکێکی جوانی یاوینەتێ هەم بە تربێت هەم بە منیستە لەگەڵ ڕفیقەکانی باوکمە ڕەفیقمم ینی ئەمە زۆر مهمە ڕفیقەکانی باوکم ڕەفیق من ینی ئەو خەڵکە جوانی کێ بۆ لام هەمووی لەوانەیە لە عمرا لە خۆم گەورەتر بێ بەس هەمووی ڕەفیق من جوان ئەمە فەزلێکە خوا داتێ بەڕاستی ئینسان ئەوەی مهمە کە خوا پلۆپایەکە داتێ لە خۆت نەگۆڕی ینی بە حەقیقەتی سەخوای گەورە نیعمەتی یاوینەتێ هەمووشی تاقیکردنەوەی خوا دەروی ڕەحمەتی لەکردوینەتەوە خوا ڕزقێکی حەڵاڵی جوانی یاوین ئەبێ ئاگامان لە خەڵکە کەش بێ و لە ڕزقەکەش بێ و ئەوەڵی لەخوا اینجا لەم شتانێک وڵات
بالضبط ڕێک بەو شێوازەیە مەس باسی ئەوروپاوانە کرد تۆ پەیوەندی کۆمەڵایەتی و بەقوتە لەگە ماڵ و خێزان ئەمە جێگەی خۆشحاڵیە چونکە لە کۆتاییە هەمووی هەر خێزان بۆتە منێت ئەوەی خێزان بۆ دڵسۆزە ئەوەی ئایلە بۆ دڵسۆزە کەسی تر بۆ دڵسۆز نابێ ئایلە و خێزانی تۆش لە نیشتیمانەکەی خۆتە دەردی غەریبیشی چەشتووە دەردی غەریبی قورسە پێنج ڕۆژ لە یەختا بووین کەس نیزانی ماوین مردوین بەخوا ینی باوکم و دایکمە خەریب و شێ دەبوون ینی من گەشتمە ئەوروپا کاکزانە تەلەفۆنی بۆ کردم خۆشەویستی خۆمانەشی مۆبایلەکە کاکزانە وتی مۆسایوا وجێتی ومێد ڕۆشتۆ بۆ خارج شەید ومێد مامم شەید بووە شەید هاوڕێ مامیشمەر شەید بوون وتی ومێد و هاوڕێ شەید بوون دایک و باوکیشم ئەمری خوای کرد بەخەر ومێد تاسیری تێ نەکردم خۆزگە ناڕۆژ ئیتر لۆ کاتەوە وتە من ئەو حەز و خۆشی کە خۆشم هەموو بێ ئەوروپا لەبەر چاوم کەوت زانی بۆ لەبەری تۆ بنیەتێکە مەسەلەن باوک دروست نابێتەوە هەر نییە باوک خاستن بۆ کوڕ ینی دروست نابێتەوە بنیەتێکە هەر خوا خۆی زانێت چ نیعمەتێکە مەسەلەن ینی من ئەو کاتەی تر وای لێ کردم حەز و خولیا و خۆشەویستیەکەم نەما بوو خارج نازانم لەبەر چاوم کەوت ینی دایمە جۆم لە دەنگی باوکمە بوو دڵم پڕە بوو لە گریانەر ینی هەموو بیر و هۆش و خەیاڵێکم لێرە بوو هەیە لەوانەیە لە مناڵەوە ڕۆشتە بێ گاڵتی بە کوردستانی بڵێ نایەمەوە لە ناو کلتورەکە ناتوانم ینی من لێرە پەروەر هەموو یادگارەکانم لێرە بچم لێ بژیم ئەمەش ناکرێنی بەڕاستی قورسە بۆ من قورسە ینی 13 ساڵم پێچ و ینی خۆزگە ئەو چەند ساڵی لێ بوومە لێرە بوومە ژیانیش کەمە بوو ئەیتە بەس قەدەری خواشە خوا دایناوە ئینسان ناتوانێت قەدەر بە من و تۆ ناگۆڕێ بەس مەگەر بە دوعا ئەوە واقعیە ڕاستە فەرمی وڵا دەردی غەریبی ناخۆشە ئینسان ناو ماڵی خۆی ئەوڵا پیاوی خۆیەوێ عزیەتی ئەوێ بەخوا پیاوی خۆی من چەشتومە با باسێکە بۆ بکەم وەختی خۆی لە خوێندن بووم من چەند ساڵێک لەمە یعنی خواخوام و کۆرسەکەم تاو بێ کە بە دڵی خۆم چوم بەخۆن کۆرسەکەم تاو بێ و بگەڕێمەوە ڕسمی و بە احتیاجی ڕۆژ بزەبەت یعنی خواخوام و بگەڕێمەوە بۆ ناو ماڵ و عایلە و ماڵ و خێزان چکە بەڕاستی ئەو سکونایی ئەو خۆشەیەی لە ناو ماڵ و عایلا هەیە لە هیچ شوێنێکی تریش نییە ئاڵێ سێکیشێڵێ شام شیرینە بە زوڵات شیرینترە شام شەکرە بە زوڵات شیرینترە وایە وڵا وایە ڕاستە هیچ تێوەکو بوونیەتی ناو مشتەمەعەکەی خۆت نایەنێ ئەبی تۆ لەو کەلتورەیە گەورە بووی ئیسە مناڵێک لە سویدەوە بێنە لێرە بژی ناژی بۆ ناژی لەبەری لەگەڵ عادە و تەقالیدیان ناگونجێ دوایەوە هیچی شامپیایی بنێ مەسەلەن جۆ نایانێ لە ئانێ مەسەلەن ئەکەوی تەمرای خێوە کاکە مەجموعە شت پێی خۆڵەکرێ پێی خۆڵ ناکرێت لێرە ئەو شتانە نییە لێرە حرمەت دێ تربیە دەیە مەسەلەن ینی مەجموعە شتەیە عادەت و تەقالید و دیانەتەکەش دەوری هەیە بووە جوانە باشە کاگومێت گەنج و لاو لێرە زیاتر پەرەی پێدرێیان لە ئەوروپا وڵی ئەوروپا شتێک نییە بڵێ پەرەی پێ نایەت و خۆ ئەبی بە ساحیبی شەهادە و ئەبی بە ساحیبی شت و ئەبی بەوە یعنی لێرە دایک و باوکەکەی پێش ئەوروپا کە پەری پێەیە تۆ باوک و دایک هەموو شتێکە بۆ تۆ یعنی مەبەسەکە و لێرە ئایلە و خێزان پەروەردە ئەکا بەس لەوێ لە دەستی ئایلە و خێزان نامێت کۆنتڕۆڵ ناکرێت پێ و مناڵێک کوڕێکی مناڵ ئەبێ بە 12 ساڵ و بە 13 ساڵ کاکە ناتوانانی بڵی مەڕۆ دەرەوە ناتوانانی خۆیتر فێری دەرمان خواردنە بێ فێری شتە بێ بە احترامەن ینی ئەم چونە دەروانە هەزار شتی توژەکە هەزار شت یعنی لەم فترەیە ئەم لەم ئەخیرانەیە خاستن تۆزێ سوی دوای لاتە بوو ئەم مەجموعە گروپ دروست بوو خەڵکیانە کوشت و مەجموعە مەجموعەیە کوڕی گەنجی جوانی تازە پێگەیشت و مەجموعەیەکی کوژرانەمی یەک دوانێ خەڵکی سلێمانی بوون دانێ هەولێری بوو فەقیر هەمیان نەزم لەم گروپ و مرۆپانەیە کوشتیانن داماوانە یعنی واو لیا تۆ مناڵەکە ناوێری بنێریتە دەرەوە ڕاستە ئەوروپا خۆشە بەس مەجموعە شتانەشی تایە کاک ئەوروپارەوە نییە خەڵک بەوەی کە باسی کا بڵێ ئەوروپا ئیستا من بە قەناعەتی خۆم ئەو خەڵکی کە ئیستا شتایەتی هەیە جوازیشی پیاکەیان جوازێکە کڕێتەوە شتێ دروستەکە بەس بۆ سەفەر بۆ پیازە 2 هەفتە بچیت و بیتەوە بچی بیبینی ژیانەکە ببینیت و بیتەوە ینی ئەوە نییە ئەوروپا ئەوە نییە لە قەناعەتی منە ئەوە نییە تر لەوانەیە زۆر کەس بە تعلیقەوە پێ بڵێ بۆوانی و یان شتێکە بە من قەناعەتی من شار و کوردستان و وڵاتەکەی خۆمە بەشانازیەوە من فەخری پێوەکەم کە لێوە هاتمەوە ئەم پەرەما بەم ئیشەی باوکم و باپیرم و سپاس بۆ خوا گەیانمانەم ئاستە خوار سەرکەوتوو بن ئینشاءڵڵا ئەوە پیرەمێردی شاعیر ئەڵە چوومە دەرەوە چووم لەوێ مسلمانم بینی بەس ئیسلام نەبینی بەڵام لێرە ئیسلام بینم مسلمان نابینم ئالەم قسانەی کە پیرەمێرد ئەیکا یان زۆر کەس کە بۆ سەفەر ئەڕوا
تۆزێک لەماوەی حەوەی کە باسێکرد هەفتەیەک دوو هەفتە سیستمێک ئەبینێ و دێتەوە ئەکەوێتە وەسفی ئەوروپا چی ئەڵێ بەمانە؟ وەڵی ئەوروپا بەس منزەرەکەی جوانە بەس بۆ ژیان تایە بەجددی پیاوێ قورسە ینی ڕاستە تۆ بی لەواکەی تۆ بڵێ مناڵم تەمینە و مناڵم وایە و مناڵیشی لێرەش تەمینە و لێرەش مەکتەبی وایە و ژیان وا پێشکەوتووە ینی بە حقیقەت بڵێن يعني ژیان تۆ لێرە دڵ خۆش بە مەعیشەتی خۆ دەبێ پارە و پێ بێ سە بە ئەوروپایانێ قەناعەتەکەی من وایە يعني ئەوەی کە ئەڵێ کە ئەچێ بۆ سەفەر لەبی نەیبینی وە مەسەن شتەکەی بەلاوە غەریبە بەس تیا بمێنەوە ساڵێ دوو ساڵ هیچ نەبێ سەفەری پێ بکەیت و بۆ نەبێ بچیتە خستەخانەیەک بۆ نەبێ ئیجازەیەکی سایەخی و پێ بێ سیارەیەک لێ خوڕی بۆ اینجا ئەمانە قەیری ئەم نیعمەتی خۆ دەزانی کە باشە کاک ئومێد لە قسەکانی جەنابتە تۆ وەکو ئیمیگریشنێک یان چۆن بڵێ وەکو پەناهەندەیەک لەوێ بووی ئەمە بۆ ئەوروپیەکانیش بۆ شێوازە بووە و حاڵەتەیان بۆ پەناهەندە قورس بووە بۆ ئەوروپی وڵاتی خۆیەتی نەوەڵا ئەو لسە ناتوانێت لێرە بژی ئەوروپیە بەو شێوەی ئێمە نە وڵاتی خۆی کە منش وڵاتی خۆمی سە مەسەلەن لە وڵاتی خۆمە هیچ شتێکم تیا نەمەحرومم لە هیچ شتێک هەموو شتێکم بۆ هەیە بیکەم ینی نەوەڵا بۆ خۆیان وانی باشە ئێمە بارودۆخی کوردستان چونکە بەناو بە تایبەتی ئەم 100 ساڵی دواترە بەناو چەند شۆڕش و عەزیەت و بە ئەنفال و بە کیمیایی بارانی هەڵەبجە و بەمانە تێپەڕین ئینتیمای نەتەوەیەتیمان تەبان ئێمە کاک ئومێد چەند لە کوردستانە لە هەموو لایەکەوە ئێمە هێرشەکرێتە سەرمان لەوانێت تۆ تێکەڵاوی چەند میلەتێکە کردبێ ئەو میلەت جوانی میلەتی کورد بەراورد بکەی بە جوانی میلەتەکانی تر بۆ خوایە نەبێ بە وەسف وەکو کورد دروستبوونەوەی هەر نییە خۆمان لە خۆمانەوە بیبینانی هەر کەس خۆی با پرسیار لە خۆی بکە ئەو تەبیعەتە جوانی کە لە خۆمانە هەیە لە هیچ شوێنێکا نایبینی ماڵە ئەوە بێجاری وا هەبووە برادرمان لەگەڵا بووە مەجموعی برادری خۆشویستمانە لەگەڵا دانی لە سەیرانمان کردووە سەیران ماڵ و مناڵ و خەڵک و لە سەیران بووین خەڵک دانیشتووە عالەمەمی دانیشتووە شتمان برژانوە خۆمان بیخۆین دایمەش لە سەیران لە ئەم بەزمە تووشی منەوێ یان کەباب یان گۆشتەکەیان بەزمە تۆ بیکەی گۆشتمان برژانەوە بیخۆین بۆ ئەجنەبیەکەی نێری خوا ماڵە بەخۆنی بەقەس زەڕەیەک سەر سۆدەیەک نییە شتە بۆ نانێرێ یعنی ئەو دڵە جوانی لە ئێمە لە کەسان نییە نایبینی ئەو یارمەتی ئێمە مەسەلەن تۆ لە شوێنێکە ئەجنەبیەک شتێکە خواست داماوێکە بینێ فەقیرەکە بێ هەژارێکە بینێ هەر پێی ناڵێ فەرموو شتەکەش ئێمە تۆ نایاتێ بەس ئەو دڵە جوانی ئێمە ماڵ بۆ سە ماڵمان کراوەیە بە دوکانی خۆم بە دوکانی باوکم بەو لەخانی کە هەمانە هەرچیەک هات بێتە بەر دوکان نەئینیە لای ئێمە لەبەر خوا ئێمە بۆ خوایەکەین بۆ عەبدی ناکەین خوا بەرەکەتی تێیەکە ئەو دڵە جوانەی بە کوردی خۆمانەوە بە کەسەوە نییە نایبینی ینی خۆ من دنیا گەڕاین هەموو شوێنە گەڕاین من درۆینە بێ نازم زۆر گەڕام هەموویم دی بە ڕۆشن بە سیارە بە سەفەری تیارە بە هەموو شوێنێک هیچ وەکو کەلتورە جوانەکەی خۆمان نییە لەو شوێنانەش خۆمانە سەلمێنین کە دڵی خۆمان شتێکە بەدەستەوەی حەزەکەی بێش ئەوە یان کوردێکە بینی نەفسیەن لە خۆ حەزەکەی قسەی ئێمە جاریوە برادر و دۆست چوەتە دەرەوە بۆ ئەوروپا ئەڵە با تۆزێ لێرە دەربچم لە کوردستان دەربچم جێ بگۆڕم دوای سێ چوار ڕۆژ بێتاقەتە بێت لەگەڵ کوردێکە بینێ احترامیەگرێ باوەشی پیاکە زۆر بیدڵی پێ خۆشە خوا من نەبێ بە فەخر ئەوەی کە لە نزیکەوە ناسی ئەوی کە لەگەڵمانە بوو گەیشتینە ئیتالیا لە کەم پادایانداین یعنی وامان لێهاتە بوو ئەو مەجموعی چواردەوری کە لەگەڵمان بە یەشار و بە مەجموعی کوڕی پیاوانی جوان سێ چوار برادری هەولێرمە بوو کاگارام لێرەیە و یەشاری سار لە ئیتالیا یعنی هەمویان لە نزیکیان زانی هەرچی کوردێکی تازە ناو یان و خێرا فریاکەم با ئومێد بزانێ هاتووە بەخوا لەسەر تەلبەنەکانەوە ئەم بردەوە دیوە بەس بیمێنێ ژوور و خۆی پشوە خۆی بگۆڕێ کاکە خۆمانە وەز ئەماندی هاچین کەس نەبوو یارمەتیەکمان بە ئەمان برجلمانەیە یارمەتیمانەیە شامپۆمانەیە خۆی شتوانی ئەم شتە کەتیاتایە مخلقیان یعنی چۆن بڵێن دروست نابێتەوە لە کووردا ئەم شتی کە هەیە لە کەسانیە دڵ و دەروونەکەشە مەسەرەن خانەوادە و عایلەش دەورە بینێ ڕاستەکە من لە خوێندن بووم لە یەکێک لە زانکۆکان بووم لە دەرەوە تقریبا زانکەمان ئینتەرناشناڵ بوو لە هەموو وڵاتەکان و تەلە قوتابیمانە بوو جا وەکو هەم وەکو گەنجێکی کورد هەم وەکوی کە علم نەفسیشم ئەخوێن بە چاوێکی تر تەمەشامە کرد تقریبا تێکەڵاوی 50 میلەتی جیاوازم کردووە لە عەرەب بە هەر 22 دەوڵەتەکە بە ئاسیایەکان بە قەوقازیەکان بە چیچانی بە ڕووسی بە ئۆکرانی بەوانەوە وەڵاهی هەتا ئەم دەقە میلەتێکم نەبینی لە کورد جوانتر لە کورد دڵفراوانتر نیشتیمان پەروەرتر ئاین پەروەرتر سبحان الله ینی جوانەکەمان لەوەیە قەتی ژانی
لە هەر شوێنێک کابین خۆمان کەم ناکەینەوە بۆ کەس عیزەتی نەفسمارێ زۆر مهمە ئەو بوونیەتمان تایە ئەویش نیعمەتە مەسەن لە سەرکردە و لە کەسە جوان و سیاست مەدار و لە ئەدیب و لە نووسەر لەمانە شۆ بۆمان ماوەتەوە تۆ مەسەلەن منی سە دوو مامەم شەید بوون مامە ومێد و مامە هاوڕێم ینی باوکم بە ناوی شەید ومێدەوە ناوینام هەر لە مناڵێەوە هەر حەزیەکە ناوەکە بمێنێتەوە و نەفەوتێ ینی ئەو مەبدە جوانی ئەوان کردیان ژن و ماڵ مناڵیان نەبوو فەقیر 20 ساڵی و 21 ساڵی شەید بوون ینی ئیسێژەها مەسەلەن بیرەکەیتە ئەو مەبدە ئەبێت چی بوو بێ لەو خوێنە گەرم و ئەو ینی هەمووی بۆ خاک و نیشتیمان بووە و مەبدەیەکە لە خانەوادە و لە بنەماڵەوە بەدەمێنێت ئەیستا ژێن بەشار دایمە و کوردایەتی و کورپەروەری خۆمان هەر هەیە ینی دڵمان دایمە بە خاک و نیشتیمان خۆشە ئەو لە باوکمەوە دایمە ئەو ڕەحم و بەزی و جوانی کە هەمانە شانازیە لە باوکم و باپیرمەوە بمانەوە ڕاستە ئێمە کاگومێت لە هەموو لایەکەوە هەوڵەدەن بێ ئومێد ناکەین سوبحان الله هیچ نەتەوەیەکیش تەمەشاکەی زۆربەی نەتەوەکان هیچ ومێدێک نییە بۆی بژین ئێمە ئەو هەموو عزیێتە دەدرین ڕۆژێک درۆنە ڕۆژە ساروغ بەسەرمانە اینجا شەڕی ئایدۆلۆژیامان لەگەڵاکرێت شەڕی سایکۆلۆژیامان لەگەڵاکرێت کەچی هەر ئومێدمانێ سوبحان الله ئێمە ئەو کللتورێ ئەم ئاینە جوانەیە کە تێکەڵاومان بۆ بەڕاستی ئەمە جێگای خۆشحاڵیە چکە کۆمەڵە خەڵکیە بەڕاستی نابەرپرسیار کۆمگانەی گەنجان هان بدەن بۆ ئینتیمای نەتەوەیەتیان نەمێنێ هانیانەدەن بۆ دەرەوە ئەمانە کۆمەڵە کەسانێکن کە قیمەی بێگانە پەرسییان تایە وەڵام منە لەمەگە بەهرەوتیایە لە وڵاتەکە خۆتەوە دەست پێ بکە ڕامەکە بچۆ بە دەرەوە ئەوروپاژ و پارە و پارەیتیانەمەوە هەمووی ئەوەی کە خەڵک کاتی خۆی ڕیا کرد بۆ بەریتانیا و بۆ کاتی خۆی ئیشی تیا بوو جوم جۆڵی تیا بوو پارە پیاکردنە بوو بڕوام کە ئێستاژەوە نەماوە نییە بەو دەرەجەیە نەماوە هەموو ئەزانێکە باشەکە ئومێد باسی بەهرەوە کرد بە ئینسانێک بەهرەی تیا بێ ئەمە ئەو پرسیارە خوا لە ئەوروپا بێ لە کوردستان بێ هەر ناتوانێت پەرەی پێبدا ئەم لۆگۆی خۆم و باوکم و باپیرم کە هەمانە لە سویت خەوم پێوادی بیکەم بەم لۆگۆیە بۆم نەگونجایشە کردی بە تارێکی زریێکی ئەوەی تێچێژە هاتمەوە لێرە خوای گەورە بۆیان پشتم بوو کردم بەو لۆگۆیە هەر لە کوردستانی خۆمانە کردیشم و ئێستا سپاس بۆخوا خوام نیعمەتە جوانی یاونەتی و سپاس بۆخوا خوای گەورە یعنی تۆ کە بەهرەیەکە تیا بووە ڕاستە کاریگەری ژینگەی خێزانەکەشە بووە باو باپیرە باشبوو ئەمە بەشێکشە بەڵام ئینسان ئەگەر تیانە بێ تەمان ئەگەر تیانە بێ هەر ناتوانانی من مەسەلەن حاڵەتە مەسەلەن سەمەبوونە چەند برایکەم هەبووە هەردووشان لە ئەڵمانیان فەقیرانی چەند کەبابچی نازن کەبابچێتیان نەکردووە ینی فەرقە کایسە مەسەلەن بەهرەیە تۆی سەر تۆیان مەوجودە لێشیشکیان مەوجود نیە ئەوە خەڵک گەنجوازانێک ئاومێت کە چوو بۆ ئەوروپا بۆ نمونەوتی من بەهرەیەکم تایە لە چیا باشم لە وەرزشە ئیتر هەموو حکوومەت و هەموو دەرگاکانی بۆ ئەوروپا قورسە قورسەوانی زیرەکی زیاتر شەهادەیە بێ ئیلتیزاماتی ئەوێ خوێننی ئەوێ دەورەکانە بێ ببینی اینجا بەربەست اینجا احتراف بێکەم ڕاستە تۆ لێرە شەهادەکە و پێیبی بۆ ئەوێ ئەخوا بەس هەموو خاڵ و بنەماکانە بێت تەواو کە اینجا وەردەگرن بەس تۆ لێرە قەیری خۆتە دەیە تۆ ئەم قەیرە جوانی خۆت بۆ لە چیزایی بۆ ئەچیتە شوێنێک ینی ئیستا من حرمەتم بۆ جەناب بدەی ئەڵم جاری وایە بیرەکەیتەوە ئەوی کە ئەچێتە ئەوێ هەیە بە ئیقامی ڕسمیەتی بە شتێکی کاکە 10 ساڵە پێش خەڵکەوەی تۆ کە بە ئیقامی ڕسمیەتی 10 ساڵە پێش منەوەی 10 ساڵە پێش ئەوەی کە ئیقامی نییە بەس تۆ چی هیچ پێ نییە 10 ساڵ لە دواوەی هەتا ئیجازێکی سایقی دەرەکەی هەتا ئەتوانی مەسەلەن بۆت هەیە مەجموعەیە شتکەی بۆت نییە جاری وایشی سپیشە بۆ نییە بیکەی بە ڕسمی ناتوانیشکەی هەربێ بە داماوی بە قاچاق و بە ڕەش ئیشکەیت و ینی ئەوە نییە بەخوا ئەوە نییە ئەوە گەنجوازانەیەک چوە ئەوێ ساحەکەی بۆ چۆڵە بەخواوانە بەخوا ئەوروپا ئەو ئیلتیزاماتی لە ئەوروپا لێرە ینی بڵێ یەکسەر ئەچمە ئەوێ سەر حازری و خەڵک و ئازانێ چێتە ئەوێ یەکسەر پارە ڕژاوە کۆیەکاتەوەی نێرێت تۆشتی نییە ئەوروپا گاڵتی مناڵان نییە گەورە ئەوروپا ئیلتیزاماتی خۆی هەیە و ینی شەهادەی ئێرەشە پێ لەوێ بێ دەورە و کۆرسەکان هەمی تەواوکەین جەوەرەگیری خۆ گاڵتی مناڵانی ڕاستە تۆ لێرە بەهرەیەکی جوانە دێ نیعمەتێکی جوانە دێ بەخوا زۆر کەسێ ماڵی و حاڵی فرۆشتۆ سیاری فرۆشتۆ سەری لە خۆی شێوانە ئیستە پەشیمانە ئەکبەر پەشیمان لەڵێ شەڵان ڕۆژمای بوو برادرمان زۆر هەیە وای سەرش خەڵک زۆر هەیە حەزەکە بە دایمیش بێتەوە جاری وای تۆزە ئینسان لەبەر مناڵ لە دەوام و لە مەکتەب و قفڵە بیت و ینی مناڵ پشکۆلێ تا گەورابێ ئەوانش تۆزێک ئەو بەستێت و ینی واو لێ دەڵێ مناڵەکە وردە تا گەورابێ گەورابێ سەری خۆ سپیە بێ ژیان نامێنێت تەمەنە ڕوا بە دیار ماڵ وایە ژیان وایە دوا دەخە ینی پڕ بەدڵ زۆر کەسێ پیاوی جوان هەیە من نەزانم پڕ بەدڵ حەزەکە بێتەوە بەس لەبەر ماڵ و مناڵ ناتوانێ خفڵ بوو وەزاکە وایە لە هەر کوێبی ئینسان پێویستی بە هەوڵدانە گەنجێک لێرەستی وایە ئەڵێ من بەهرەیەکم هەیە کەس گوێم لێ ناگرێت لە ئەوروپا شەر وایە وەڵا وایە ئەبێ خۆت هەوڵ بدەی
خۆت بسلمێنی چ بۆ ئەوروپا بێ بۆێرە بێ خۆت بسلمێنی اینجا خەڵک دێ بەدەم تۆ ئیشکارەکە دەبێت جوان بێ و تازە بێ بۆم من ئیشمە کرد لە کەباخانەیەک مەکتەبەکەمە کرد دەوری مەکتەبەکەمە خوێن لۆغەی زمانەکە حرفەکە یەک و ئەی و بی و سی و دی هەبوو لغە بە لغە لە دوای مەکتەبەکەەوە ئیشێکم دۆزیەوە کەباخانە بووتی وەرە ئیش کەس چوم کەس نییە ناسی کات کەس نییە زانی تۆ چیت کەس نییە زانی تۆ چیتە تا خۆم سەلمان کەباب مەکرد و قیمە مەکرد و مشتری ها و خەڵکم دڵی خەڵکم ڕازیە کرد و قەنەعاتم بە خەڵکە کرد و یعنی خۆت کەوتویت هیچ شتێوەکو خۆت نییە ینی ژینگە دەور نابینێ لە ئەوروپا بی لە کوردستان بگرنگەوە شوێنە دەونە بەس خۆت مویمی خوش دەڕی ڕەحمەتی لێ بکاتەوە لێداوان بە پشتیوانی خواتەوان ئەو نظرێ ڕاز بێتەوە خەڵک وازانێ ڕاستە ژینگە کاریگەری هەیە بەڵام ئینسان تیای بێ خۆی کە تیای بوو ئیتر لە ئەوروپا بێ لە کوردستانی خزمەت هەرەکە هەر و نیعمەتە جوانە خوا کاتداتێ شتێکی کورداری هەڵی خواکەیای تێ ناڵێ کوڕیشەی وایە ئەو شتە هەیە ینی کە تۆش خوا بەهرەیەکی یاویتەتی یان حرمەتێکی یاویتەتی یان شتێکی یان مهنێکی یاویتە خەیچێکە خەڵکی لێ فێرکە خەڵکی خەیچێکە هەل لە قورئانیشا ئەوە هاتووە کاڵەیە کە مهنەیەکە تایە شتێکت تایە بتوانی بی بەخشی چواردۆرە فێرکەی خێرە ئەجرە بۆ قیامەتە نیعمەتە ناشکرێت تۆ لە بواری ئیشەکەی خۆت نێڵی کەسی استفادە لە دەست بکە ناشکرێت خۆ تۆ ئینسان تەمەنە هەرە ڕۆین و ئەمرین و نامێنیت و باشیشکە جێگرەوەیەکە دەبێ باشیشکە دەسوپلێکی جوانی پێ و بێوەکو تۆ من بەخوا نەبێ بە مەوزوعی من حچی ئەوەی کە لەگەڵ مایە و لە چواردۆرمە نزیکمە ئەزانێت تەبیعەتێک و چ دڵێکم پێوەیە هەم بۆ کارمەند هەم بۆ شاگرد بەخوا وەکو ڕەفیق واین باوکیشم هەروە بووە نەک بڵێم بەز من لە باوکمەوە شتە جوانانم بۆ ماوەتەوە لە باوکمەوە یعنی لەگەڵ کارمەندەکانە نانەخۆم لەگەڵ کارمەندەکانە مێسپاکەم و لەگەڵ کارمەندەکانە ئیژەکەم هیچم پیایی نییە لەبەری من ڕۆژە ڕۆژان بیرەکەمەوە دایمە لەگەڵ باوکمە خاپ پشتووە من باوکم جاری وایە پێشی وتی کاکەم ئیشە فێرمە بە هیلاشی و ئەمری بەدەستیەوە یعنی حەزیە کرد شتێکی کە بکەم ئەزیە کرد شادێکی کە بکەێنم یان حەزیە کرد لە بوارێکی کایشکەین ئیشی سراحەت بەجددی ئیشی کەبابخانە بە سامەحەت دایمە بە باوکمیەوە باوکیشم دایمە بەێمەوە ئیشی دیەوە لە زەلام جارانە یان ئیشی دیەوە زەلامی کاکە پیاوی خۆیەوێ بەیانیان هەسەلەخ و گۆشتە بۆ بێ داوای گۆشتە داوای ئەوە بکە داوای ئەمەی غەڵەت نەبێ قیمە وشک نەبێ قیمە چەور نەبێ مشتری گلەی نەکە هەتا مشتریەکان چێتە دەرەوە حەزەکەی نییە دڵتی بیت تێبەت گلەی لێ نەکە ئەم وایە ئیشی کەبابخانە بەڕاستی پیاوی خۆیەوێ پەروەردەی مام هیوای باوکە دیارە زۆر جوان گەیشتوە پەروەردە جوانە و ئەو پەروەردەی کە کردومی من شانازی پێوەکەم دایمە یعنی دایمە حەزی کردووە لە خۆی جوانتر بم لە خۆی باشتر بم لە خۆی بەرزتر بم هەموو کات باوکەمیشە حەزەکە نیعمەتە من شانازی باوکمەوەکەم طبعاً یعنی ئەوەی کە لە نزیکیشەوە باوکم بە چرکەیەک بناسی ئەزانێ چۆنە بۆ قسەی خۆش و بۆ تەبیعەتی جوان و بۆ تێکەڵاوبوونی خەڵکو یعنی هەموو سپاس بۆ فەزلی خوایە لە گەورە سەلامەتتان ئینشاءڵڵا ئێوە شەر بەرداوامن بۆ خزمەتی ئەم نیشتیمانە بۆ خزمەتی بۆ گەنجی ئەم نیشتیمانە ئینشاءڵڵا هەمیشە ئێمەش خزمەتە بەڕاستی ینی جاری وای کێ بۆ ڕێشان هاو بۆ لامان وتی بە حەقیقەت ئەبێ خەیرە میشە جوانانی ئێوەش بگیرێ لەبەری خزمەتی ئەم شارانە ئاکەن کاک خزمەتە کاکە تۆ لە بواری ئیشەکەی خۆتا خزمەتە من لە بواری ئیشەکەی خۆمان خزمەتە بەم شارەیەکەم بەم سوچێکی نیشتیمانەوە گرتووە خزمەت زۆر جوانە ئەی تۆ من نیعمەتە ینی نا بەتەمای ئەوەش مە بە هەموو کەسی لێو ڕازی بێ خەڵک ڕخنەی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم گرتووە والله خەڵک ڕخنەی خواش والله ڕاست هیلاشی و بۆ هەموو ئەم دینی هێنایە سەرم ئاستە و ئێمەش قابلە بەتەما بێم عالەمە هەمی لێمان ڕازی بێ لەوانەیە چوار کەسیشە بێ لەوانەیە هەر ئینسان ناحەزیشی بۆ ئینسانیش بێ غەڵەت نییە خۆت تا کەس بێ غەڵەت لە ژیانە هەموو شتێکیش دروزە بێ و غەڵەتی ژەر هەیە و چاکبوونەوە ژەر هەیە ماشتانە بێ هەبێ طبعاً کاگومێت هەموو کوردستان هەمووی هەریەکێکە هەر شارە و تایبەتمەندی خۆی هەیە جەنابتان لە سلێمانی و هاتوون ئێستا ماوە لە هەولێریش کارەکەن هەولێرتان پێ چۆنە وڵی هەولێر جوانەکەی لەوەیە میوان دۆستن خەڵکیشی پیاوی جوان و شعبیەتێکی جوانی تایە هەست بە غەریبایەتی ناکەی هەست بە غەریبی ناکەی ئیسە من لێرەم بڕوان پێ بکە ئەو حرمەت و دەقدیرەی هەمانە ینی بەجددی کەم نییە ئەنیە چیتە دایرەیەکە و جێگایەکە و شوێنێکەوە هەمووی ئەو ناسی ئەمە فەزلی خوایە ئینسانە بێ لە خۆی نەگۆڕێ بە حەقیقەت ئەمە نیعمەتێکە خوا ئەداتێ ئەمە هەمووشی تاقیکردنەوەیە خوا تاقی دەکاتەوە بەم نیعمەتە جوانانە ئەمە ینی بەخوا جاری وایە چوومەتە دایرەیەک و دەوام تەواو بوو توێتی ماتۆل خەڵکی و سلێمانیی دەوامیش تەواو بێر بۆتانەکەین بۆ کەبابە جوانەتانەوە ینی ئەمە خۆشە کاکە ئەمە ینی تۆ واو لێت
محبەت و خۆشەویستی بۆ هەولێر زیاترە بێ. ڕاستە کارکردن تیای خۆشە ئاسانە بەتەئکید خەڵک قبوڵەکرێ. تۆزی ئەوڵەکەی بەجددی بەلامەوە خورز ئیتر خوا هەر خوا پشت و پەنام بوو، خوا یارمەتی یان بە تاقی تەنیا هێنامەم ئاستەیستە و سپاس بۆ خوا خۆکە جوانە ڕۆمانتیکە. تەمان هەموو شارەکان تایبەتمەندی نعمەتە بەتەئکید. دوهۆک، زاخۆ، بەڕاستی هەڵەبجە، بەتەئکید کەلار، گەرمیان هەمویان هەموو جوانیەشی خۆی تیا پێیان جوان هەمویان جوانیان هەیە بەڕاستی هەمووی شتێکی جوانی و تایبەتمەندێکی خۆی هەیە. کوردستان هەمی جوانە، هەمووی جابێ هەموومان شانازی بە کوردستان و بەمج لە کوردی جوانانشمانەوە بکەین. من دایما ئیستا زۆر کەس مقابلەمانەکایەن چاوپێکمان لەگەڵاکە بە من و باوکم سپاس بۆ خەوامان لێتەوە بووین بە ڕەمزێک بە بێجلی کوردی ناچین بۆ دوکان. دەستان خۆش ئەزانی بۆچی تازە بڵێتونە خەڵک چۆن فەخر بە عەلەمەکەیەوە بکا بۆ کامش فەرزە بێ بکەین کوردین و شانازی بەجلی کوردی وەکەین. من بە شانازیەوە هەموو ڕسمەکانیشمان زۆر بێ بەجلی کوردیەوەیە. ئەو خەڵکە جوانی کە ڕوومانتیەکە ینی کێ بۆ لا مەمج لە کوردی جوانە بینێ نەفسیەن مرتاحە خۆشە. ئەیسە من دڵم ئەکرێت کە یەکێ بینم جلی کوردی لەبەرایە پڕ بە دڵ پێی گەورابم. ئەیسا دڵێکرا منجلم زۆر بە شانازی و مەژورەوە دڵم پێی خۆش منیش تەنیا نەبووم تاقانە نەبووم. هەجاری وا ئینسان هیچ شوێنێک هەموو هیچی جلی کوردی لەبەرانیە پێ و ناخۆش. هەمیش لە باوکیشم هەروایە ینی هەم دایما حەزمان لە جلی سلێمانیانی جوان سلێمانیش دەستوری جوانە هەمووی جوانە وەڵا هەموو شارەکان وڵای تر شاڵ و شەپک هەیە ئەم جۆرە جلانانە هەیە هەمویان جوان ماڵیاتۆ بەجلی ئەتیادی و جاروی خەڵک نەوناس ئەوە بێگانە بیتە خۆی لە سەیتەرە جاری کە ئەڕۆینەوە لە بازگەکان لێرە لە سلێمانی کە داغڵە بینەوە کەمان بینەوە ئەڵە کە با بە جوانەتانێ بۆ نەوە هێناوە لەگەڵ خۆتانی شانازی پێوەکەی بە مێهنە و بەج لە کوردیەکانەوە بە بەم کوردستانە جوانەوە خوا لێمان تێک نەیانی ئەمە شانازیە بۆ ئێمە. خۆش بێ وڵای ئینسان دایمەن پارێزەری جل و کللتور و نەتەوەی خۆی بێ چونکە شوناسی نەتەوایەتی ئەگەر ئینسان لە نەتەوەی خۆی بگەڕێتەوە واتە لە خۆ هەڵگەڕاوەتەوە ئینسان بوونی نەبێ ینی هیچ یەکێک لە ینی بنەماکانی شوناس جلوبەرگتە زمانەکەتە نیشتیمانەکەتە تۆ ئەگەر ئەمانە لا ببەی گەنجێک بڵێ من ئەمە لا بەمەچم ئەی گۆڕم ئەوە ئەڵێ ڕێوی لە کونی خۆی بگەڕێتەوە گەڕابێ ئەمە ڕێک ئەو حاڵەتی بەسەرایە هەمیشە پارێزەری جلی کوردی و کللتوری کوردی بین جوانە. جلی کوردی خۆی هەر جوانیشە. من یەک شەوێ بڵم بۆ هەرچ وڵاتێک ڕۆشتم بەخوا بۆ زۆر شوێن ڕۆشتم دایمە لەبەرم کردەوە پێم عیب نەبوو جە خەڵکیش دایمە دیقەتە دەیە زای بۆ شتێکی جوانە شتێکی ڕەمزێکی جوان و ستایلێکی جوانە خەڵکە و بینە سێر دەکات ڕسمە لەگەڵ ئاگرێ ئەمە نیعمەتە بەڕاستی من بەوە ئەڵێم کە لە زۆربەی جلی دنیا جوانترە جلی کوردی شتێکی جوانە ئەتەکیێت شخصیاتێکی خۆی پیاوانەیە اینجا دایمە من ڕۆژێکیان هاتوچی بینی هەولێر و سلێمانی مەکرد تەمەن بەڕاستی شتێکی جوان بوو لە مزگەوتێدا وەزین نوێشکەین هەشت کەس کۆبینەوە بە منیان وتی پیاو لە من گەورەتری تیا بوو وتیان تۆ جلی کوردی وەرایە تۆ بێ پێش نوێژی بکەی ئەوە شانازیە بەڕاستی جوانە ینی مەجموعەی شتی تیا بینی جێگای فەخرە بۆ ئێمە بە حقیقەت. کاک ئومێد گیان کەباب خواردنێکی جیهانیە بەڵام کەبابی کوردی بەڵام کەبابی کوردی جیاوازە پێشەوەی بیتەوە کوردستان کە لە ئەوروپا بووی. بەڵێ ئەم کەبابخانەی بوو بە بڕاند نەوەڵا بەس سپاس بۆ خوا کە گەڕامەوە ئەم هیوا ئاواتی کە هەم بوو لە مێشکی خۆمەوە بەو تەمەنە گەنجێتی خۆمەوە کە گەڕامەوە حەزم لێ بوو حەزمە کرد بیکەم بە بڕاندێک بە لۆگۆی خۆم و باوکم و باپیرمەوە ئیستەش لە عێراقا لە عالەمیشا زۆر کەمام شتە سێ دەموچاو لە لۆگۆیەکا زۆر کەمە نییە نایبینی خۆمم باوکم باپیرم بە هەر سێنەوەکەوە کەبابەکەمان بماوەت بە ناوی خۆم و باوکم و باپیرمەوە ینی هەر سێناوەکە زۆر کەس مەسەلەن پێمەڵە لە تەعاتەکە چی ئاڵم بە ناوی باپیرمە خەڵک وازانیان لەقەبە ینی سپاس بخوا کە هاتمەوە ئەم ناوبانگە جوانە و خسمانە ئەم ئاستی ئیستەوە و کە خۆم و خانەوادە و باوکشم شاید ئەوە جێی پرسیارە لە ئەوروپاوە بیتەوە ببی بە کەبابچی بڕاندێکی عالەمیمان دروست کردووە ئێستا الحەمدولیلا شانازی پێوەکەم بۆم بڕەخسێ و بۆم بگونجێ و خەڵکی چاکم دەستکەوێ لە لەندەن لە هەرچی وڵاتە ئەوروپەکانی شەحەزەکەم بیکەم ئینشاءالله خوای گەورە بۆمان هەر بە عینەن لۆگۆکە بە شانازیەوە هی بڕاندێکی گەورەی کوردی هی من بەچەدی و شانازی ینی من حەزمە کرد نەبێ بە مبالغە حەزمە کرد وەکو ئیسترات خاص لێرەوە کەباب هیچە زۆر کەزیەتەوە مەسەلەن داوای میوانە ئەڵێ ڕۆمە و فڵان کەس داوای کەبابی لێ کردوم بۆکسێکم داناوە سابت کەپس لۆگوی خۆمانی لەسرە کەبابیەوێ بۆی تەغلیفەکەین بۆی دائەنین ئیخاتە مژەمیدەوە لەگەڵ خۆیان ئەیباتەوە لەوێ دایەنێتە چەند کەبابی ویست دەریەکات گەرمیە کاتەوە لە تاوەیە کابێ لە شتێکی هەڵەیە لە مایکرۆیە گەرمیە کاتەوە هەیە
لە تاوێ زۆر کەزی باتەوەی سەلەم ڕۆژانەیە کاخەبات هاو وتی بۆ ئەمریکا ڕۆمەوە خۆشەویستێکی باوکە داوای کردووە دراوسی کۆنتان بووە تر وتی تۆزێک کەبابی جوانم بۆ دانێ بۆی لە 3 بۆکسی جوانە بۆم دانا و بردیەوە لێوە ڤیدۆکەشی بۆ ناردم ماڵی ئاوا بێ شتێکی جوان ئەوە نیشانەوەی ئەوان لە دەرەوەش من هەر دڵیان لێرێ لای خواردنیە تایشی دەروایە ینی بێک شتە پێ بڵم کەبابی خۆمان هەر دروست نابێتەوە هەر نییە لە ئەوروپا کەبابە خۆی بەس کەبابی چڵی سۆندەیە کەبابی جوان نییە وەکو خۆمان نییە هەمووی گۆشتی بەستووە یان دووگمان نییە لە ئەوروپا بە کاکە لێرە شتە جوانە هەیە ئەو ڕستقە جوانەیە و گۆشتە ئەو مەڕە کوردی خۆمانەیە تامێکی هەر حەزەکەی بیخۆ باشە با لاین تەندروستی لە بیر نەکەین ئەو کەبابە تا چەندێک سەحیە بەو خۆیان کەباب بڕوا ناکەم زەرێکی وای هەبێ خاستە نەگەر مەسەرەن ئیستا خۆ دکتۆر وای لاتۆ دوو گەنووسێ لەم بەرنامی دوکسودی خۆی یازە ئەکایان کیتۆکەیان نازەم چێکە دکتۆر دوو گەنووسێ دوو خواردنی کەبابیش ئەگەر کەم بێت کێشەی نییە کەم خەڵکیش خواردانێک دوانی پێخورێ کەسم نەدیوە دەبخوا یعنی شتێکە سنووردارە مەسەرەن هەم تێریشی پێخۆیت و خۆشیشە جە کەبابی ئێمەش یعنی بەوە بەناوبانگە مەسەرەن کە دەسی بیتی هەڵوەرێت تۆزێ بێت چەور و جوانیش بە کەباب کەوشک بوو ئەو تام لەزەتی نییە کاگومەجان هەندێک پرسیارە لێکم بەڵێ بەس بێگوشە جوابم بەرەوە بەڵێ باشە کوردستان وڵی کوردستان خۆشببختی و جوانیە لە لای من غەریبی غەریبی هەر داماوی و قوربەسەری و مەعانات و بێکەسی ئەوروپا و جوانیە نییە کە خەڵک بیری لێ کردێتەوە ئەو بەهشتە نیە کە خەڵک باسیە کات و وایە وایە من دەخێشی کوردستان بە هەزار ئەوێ ناگۆڕم ئەوە نەخۆش وایە ناهاتم جلی کوردی فەخرە شانازیە ڕەمزە کوردایەتیە هەموو شتێکە هەموو معناکی تایە باشە کەبابخانە تازە بۆ ئێمە بووە بە ڕەمزێک جومعان جاری وایش ناکەین شەوەکەی بیری شیشی کەبابەکە دەسەگانە خۆش خۆی کەبابخانە هەر خۆشە هەموو کە زەر حەزی لێ دەردی باوکم بەڵێوتی لە مناڵێ و لەناو کەبابین ئیسە ڕۆژێنی خۆین شێ دەبێت حەزمان لێ خۆ کەسێکە بوو دەقێت دۆستی خۆمان بوو تووشی نەخۆشیێک بوو دکتۆر دوی نابێت کەباب خۆین خزمەی دیری زۆری حەز لێ بوو وتی وێڵا ئەویان بۆ نووسیم ناتوانم کەباب خۆم ئەویشی وەی چۆن زیڕە ناکەی کەباب شتێکە لی بێزار نابی سوبحان الله خۆشە خواردنیشی خۆشە ئایسە مەسەرەن ئینسان جاریوە لە برنج بێزارە بێت خاستە مەسەن ئایلە خەڵک هەیەتە زۆر و فامیلی یەنە دەرەوە بۆ دەرەوە دایمە حەزیان لە شتی برژاوە بەڕاستی وایە هەنی ئەوەیە مۆزوعەکە سپاس بخوا کەبابەکە بۆ بە ڕەمزێ بۆ ئێمە شانازیە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا لە خزمەتکردن کۆتا پرسیار بکەم کاک ئومێد ئەگەر تەمەنت بگەڕێتەوە ئەچی بۆ ئەوروپا وەڵڵی تەمەنم بگەڕایەتەوە ئەم کوردستانم بەجێ نایشت لەبەروی کە کوردستان ناز و نیعمەتێکی جوانی تایە بەس خۆمان قەیری نازانی بەجددی ئەو نیعمەتی لە کوردستانە لە هیچ شوێنێک نایبینی جوانم بۆ من وایە تر هەر کەسە وڵانێ بۆ چونیش خۆی هەبێت کاک ئومێد هیوا مەتحەت کەوابشی یاخوا بەخێر بی زۆر خۆشحاڵ بووین کە هایتە ڕوانگە جێگای فەخر گەنجینە داوادان کردن لەکەم بۆ ئەم بەرنامە جوان و ئەو پیاوە بەڕێز و خوشکە هاتن بۆ لام جێگای شانازین و ئێمە بە شانازی و هەموو کات ئێمە تانویست هەموو کات بە پێوەسین بۆتان یاخوا سەلامەت زۆر بەخێر خۆشحاڵ نێرتان ئاوادان کردەوە حورمەتمانەیە چاوە دڵمان ڕۆشن بە قوربان زۆر سپاس دەکەین سڵاوی خۆی گەورەتان لێبێ ڕۆحەکە من